ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست بێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کشتیاریدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە بە ئومێدی ئەوەی کە بابەتی بەرگەکان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. بابەتی ئەم جارەی بەرنمەکە تایبەت دەکەین بە چاندنی گەنمەوە لەبەرەوەی کە لەم شەپۆ لە بارانەی دواییدا بارانێکی باش باری لە سنوورەکان نزیکەی 43 میلیمێک باریوە کە ئەمەش تقریب پەڵەی داوە چونکە ئەگەر بەدەم یەکەوە نزیکەی 40 تا 50 میلیم باران بارێ پەڵە ئەدات و گەنم ئەکرێت. بۆیە بەرنمەکەمان تایبەت کرد بە چاندنی گەنمەوە. ئەمە خاڵێکی تریش لە ڕاستیە گەنم بەرهەمێکی سەرەکی ناوچەکەیە کە بە شێوەیەکی سەرەکی لە ناوچەکە ئەچێنرێ لەبەرەوەی کە لایەنی پەیوەندیتار بە شێوازێکی کەم تا زۆر یا بە شێوازێکی بڵێن لەگەڵ عەزیەتدانی جوتیارەکانە کەم تا زۆرێک بەرهەمەکەیان لێ وەرەگیرێ. بۆیە زیاتر جوتیارەکان گەنم ئەچێنن، هەرچەندە گەنم خۆشی لە ڕاستیە لە ئەساسا وەکو کۆڵەکەی ئابووری وڵات وایە لەوانەیە زۆربەی شتەکان بێت وەکو کەمالیاتی لێ بێت، بەڵام لە ڕاستیە گەنم وەکو ئەساسیاتی ژیان وایە. هەرچەندە گەنم و ئارد لە بازارە زۆرتر بێ، بازار سەقامگیرترە و مەترسی خەڵک کەم ئەبێتەوە. بۆیە لە سەرەتاوە کە دەزەکەین بە بەرنمەکە مەسەن باسی کردارە خزمەتگوزاریەکانی ئەەکەین لە کێڵان و لە پەینکردن و لە مەسەلەی ئاودان و لە بژارکردن و لە ئەوانە. تەبعاً سەرەتا لە بڕی ئەو تۆوەی کە بەکارهێنرێ بۆ دۆنمێک خۆی دەوروبەری 40 کیلۆگرامە. ئەم 40 کیلۆگرامەش یا لە 35شەوە دەست پێ ئەکا هەتاکو ئەکاتە 45 تەمەەن ئەوانەیان بۆ گەنمێکە کە تۆ ڕێژەی ڕوانەکەیت لە مختبەرە تاقی کردبێتەوە کە ڕێژەی ڕوانەکەی لە 90 بەرەوژوور بێ، ئەو وەختە تۆ 35 کیلۆوانە بەکاربێنی. بەڵام لەبەرەوەی کە جوتیارەکان ئەو حاڵەتە ئەنجام نادەن گەنمەکە ڕاستەوخۆ بەکارێنن، پێ ئەچێ ئەم گەنمە شکاوی تیا بێ، بڵێن نەخۆشی تیا بێ، یا لە گەنمەکە لە کێڵگەکە نەڕوێ، یا مێرولە بیبە، یا هەر هۆکارێکی تر. بۆیە زۆر جار جوتیارەکان لە 45 حتا جاری وایە ئەژگاتە 50 کیلۆ بەکارێن، بەڵام بەگشتی تقریبا نزیکەی 40 کیلۆ 35 کیلۆ ئەمەش گەنمێک کە تۆ ڕێژەی چانەکەی تاقی کردبێتەوە. تەمەەن ئامادەکاری ئەرزەکە باشتر وایە ئەرزەکە تۆ لە پێشەوە کێڵانێکی قوڵ بیکێڵی اینجا دوای ئەوە جارێکی کەش ئەیکێڵیتەوە کە ئەم دوو کێڵانە بە عەکسی یەکتریەوە بێ. کێڵانی یەکەمیان بە پێچەوانەی لێژی ئەرزەکەەوە بێ، کێڵانی دووەمشیان بە عەکسی کێڵانی یەکەم بێ. بەڵام گەنم لەبەر ئەوەی کە بڵێن قەبارەکەی بچووکە تۆ نابێ بڵێن لە کێڵانی دووەمیشا گەنمەکە بکەیت. باشتر وایە بە خەرماشە گەنمەکە بکەیت بۆ ئەوەی زۆر نەبێ بە ژێرەوە. دەوری 20 سانتیمێک یعنی 4 ئەوەنەی تیرەی تۆوەکە خۆی 20 سانتیمێک ئەوەنە کافیە، چونکە ئەگەر زۆر چووە خوارەوە ئەم تۆوە کاتێ ئەم چەکەرەیە کە ئەڕوێ، ئەم کۆرپەلەیە کە ئەڕوێ هەتاکو خۆی ڕەگ دروست ئەکات و پشت بەخۆی ئەبەستێ، پشت بەو مادە خۆراکی ئەبەستێ کە لە ناو گەنمەکایە. بۆیە باشتر وایە بڵین زۆر قوڵ نەبێ، چونکە ئەگەر پێش ئەوەی ڕێکدا کوتێ و بێتە دەرەوە و گەنمەکە دەرکەوێ و کردداری ڕۆشنە پێکاتن و خۆراک لە ئەرزەکە وەرگێ، خۆراکی پێ نەمێنێ پێچێ گەنمەکە لە ناو بچێت و یام گەنمەکە نەڕوێت. تەمان بەگشتی ئەم مەسلەی کێڵانە کە تۆ ئەیکێڵی بەدەر لەوەی کە ئاسانکاریەکە بۆ ڕوانی گەنمەکە شیکردنەوەی ئەرزەکەیە، هەواگۆڕکەی ئەرزەکەیە، لە ناوبردنی بژارە، زۆر جار خستنە دەرەوەی بڵێن گەرای مێرووەکانە بۆ ئەوەی بێتە دەرەوە بەر سەرمای زستان و ئەمانە کەوێیا تەیر و مێرووی تر لە ناوی بە ئەمانە هەمووی ئیسفادەن بۆ ئەو کێڵگەیە. تەمان ڕێژەی بینەوە سەر ئەوەی کە
زیاتر ئێستا مەسەلەن جوتیارەکان کە ئێستا دەست ئەکەن بە چاندی گەنم ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێژە بارانبارینەی کە لە ناوچەکە باری وەکو باسمان کرد لەم شەپۆلەی ئەخیرا نزیکەی 43 ملیمێک باران باریوە کە ئەمە زۆر کافیە بۆ چاندنی گەنم و بۆ دابینکردنی شێر لە ناو خۆڵەکە بۆ گەشەی گەنمەکە چونکە لە ڕاستیە ناوچەی ئێمە ناوچەیەکی بارانی مسەوگەرە کە لە سەر و 450 ملیم تا 500 زیاتری لێ ئەبارێ چونکە ناوچە باراناویەکان لە 50 ملیمەوە بۆ 100 دەست پێ ئەکا کە ئەمە زۆر کەمە دوای ئەوە لە 100 بۆ 250 دوای ئەویش لە 250ەوە بۆ 450 کە ئەمە نامسەوگەرە بەس ناوچێ ئێمە ناوچەیەکی مسەوگەرە زیاتر لە 500 ملیم زیاتر بارانی لێ ئەبارێ کە ئەمەش کافیە بۆ چاندنی گەنمەکە. دوای ئەوە ئێمە کاتێک کە گەنم ئەەکەین لە ڕاستیە پێویستە هەندێک خاڵ هەیە بیری لێ بکەینەوە یەکێک لەو خاڵانە کە بیری لێ ئەەکەینەوە یەکەم ئەو تەرزەی یا ئەو سنفەی کە تۆ بەکارێنی ئایا سنفێکە بۆ ئەرزە بەراوەکانە یا بۆ ئەرزە دێمەکانە چونکە ئەمانە جیاوازیان هەیەیانە پێویستی زۆرتری بە ئاو هەیە بۆ چاندن یعنی ئەبێت تۆ بەدەر لە بارانەکەش زیاتر ئاوی بەی هەشیانە بڵێن بارانێکی فقط پشت بە بارانبارین ئەبەستێ لە ناوچە دێمەکانە ئەیچێن ئەبێ بیر لەوە بکەیتەوە دوای ئەوە بیریش لەوە بکەیتەوە مادەم جوتیار زۆرترینیان کە ئەمە گەنمەکە ئەچێنن بۆ ئەوە ئەیچێنن کە بڵێن تەسلیمی لایەنێکی پەیوەندیداری بکەیت ئەبێت تۆ بیر لەوە بکەیتەوە ئەو گەنمەکە تۆ ئەیچێنی بزانی گەنمی ئاردە یا گەنمی مەعکەرۆنی چونکە دوو جۆر گەنممان هەیە گەنمی وردمان هەیە کە ئەمە زیاتر بۆ ئارد بەکارێنرێ گەنمی دشتیشمان هەیە خەشینە کە ئەمە بۆ مەعکەرۆنی و بۆ شعری و بۆ ساوەڕ و ئەوانە لێرا مەبەستیشم ئەوەیە ئێستا بۆ نمونە ساڵی پار ڕێنمایی بڵاو کرایەوە فقط لایەنی پەیوەندیدار یا حکوومەت گەنمی ئاردی وەرەگرت لە جوتیارەکان لە گەنمەکانی تری وەرنائەگرت کە ئەمەش دیارە پەیوەندی بەوانەوە هەیە شتێک نییە کە بەردەوام وابێ پێ ئەچێ مەسن لە ساڵانی ترا بگۆڕێ دوای ئەوە شتێکی تر کە تۆ بیری لێ ئەەکەیتەوە برشتی گەنمەکە بێ بزانی ئەو گەنمە برشتی زۆرە کەمە لەگەڵ کەشوهای ناوچەکە ئەگونجێ یا ناگونجێت. باسمان لەوە کروتمان ئەمەیان لێرە کە کێڵاوێتی لە پێشەوە لە سەرتاوە کێڵانێکی قوڵ کێڵاوێتی کە بەم شێوازە کێڵاوێتی جاری دۆم کە ئەیکێڵێتەوە ئەگەر ئەمەنەش قوڵ نەبێ کێشەنیە بەڵام ئەبێ بە پێچەوانەی ئەوی ترەوە بێ دوای ئەوە خاڵێکی تریش کە تۆ تێبینی ئەەکەی ئەبێت لە کێڵانەکە ئەبێت لە کێڵانەکە بڵێن وەرزی کێڵان بێ زۆر قوڕ نەبێ ئێستا سیرەکەی ئەمە زۆر وەرزی کێڵانیەتی ئەرزەکە بە چاکی شی ئەبێتەوە کە ئەم شیبوونەوە وای لێ ئەکا بڵێن بە شێوەی کەسەک دەرنەکەوێت بە شێوەی کەسەک ئێستا ئامانە کە دەرکەوتون ئەمە بارانێک کە باری خۆی بە تەبیعەت چاو لێ چۆن بە تەبیعەت شی ئەبێتەوە باران کە ئەبارێ شی ئەکاتەوە دیارە وەرزی کێڵانیەتی دوای ئەوەش مەسلەی لە ناوبردنی بژارەکان ئێستا زۆربەی بژارەکان هەرچەند ئەرزەکە لێرە ئەرزێکی بڵێن زۆر لاواز دیارە ئەرزێکە مادەی ئۆرگانی پێچێ کەم بێ ئەرزەکە زۆربەی بژارەکان ڕواوەتیایە کەواتە لێرە مەسلەی ڕوانی تۆ بژارەکان و مەسلەی وەرزی کێڵانەکەی بۆ شیبوونەوەی ئەرزەکە و قوڵی کێڵانەکەی گونجاوە خراپ نییە. ئەمە گەنمێکە دیارە گەنمی پارە لە بارانی پێشوە ئەمەیان ڕواوە لەبەرەوەی کە لە دەرەوە بووە دوایی هەتاو لێ یاوەتەوە چەکەرەکەی وشک بووە ئەمە بەڵام ئەمەیان ئێستا خەریکە ئەڕوێ ئەوە تا چەکەرەکە دەرەچێ ڕێگەکانی بۆ خوارەوەیە عادەتەن کە کۆرپەلە گەشە ئەکات ڕێک بۆ خوارەوەیە و قەدۆکەش بۆ سەرەوەیە ئەمە ڕێگەکانی بۆ خوارەوە ڕێگەڕی شاڵەکانی قەدەکەشی بۆ سەرەوەیە ئەمەش ئەگەر هەتاو لێیە چاولێ ئەگەر هەتاو لێیە ماوەیەک بڵێن لە دەرەوە بێ ئەتیادی ئەمیش وشکە بێت.
گوزاری دووەمی گەنم کە باسیەکەین پێینکردنە تەمان باسمان لە کێڵان کرد کە سوودەکانی کێڵان چییە مەسلەی هەوا گۆڕکەیە مەسلەی لە ناوبردننی بژارە مەسلەی بڵێن شیکردنەوەی ئەرزەکەیە بۆ ئەوەی ڕتوبەتی چاگەڵمژێ ئەمانەوە ئەو خاڵانێتیش کە باسمان کرد ئێستا کردداری خزمەتگوزاری دووەم پێینکردنە طبعاً ئەو کانزانەی کە ڕۆک پێویستی پێ نزیکەی حەڤە کانزای پێویستە هەندێکیان سەرەکین هەندێکیان ڕئیسین هەندێکیان پلەدون هەندێکیشیان دەگمەن ئەمانە زیاتر ئەمانەی کە لە پەینەکە بەکارێنن نایترۆژین و فۆسفۆر و پۆتاسیۆمە نایترۆژین و فۆسفۆر و پۆتاسیۆمە ئەم سێ کانزایە بەگشتی وەکو کانزاکە خۆی نەک وەکو پەینەکە وەکو کانزاکە خۆی نەک وەکو پەینەکە پێویستی بە 2.5 پێویستی بە 30 کیلۆ نایترۆژین هەیە 20 کیلۆ فۆسفۆر هەیە کە بە شێوەی پێنجەم ئۆکسیدی فۆسفۆرە لەگەڵ پێویستی بە 10 کیلۆ پۆتاسیۆم هەیە پۆتاسیۆم هەیە بەڵام زۆر جار ئێستا پەینەکان بەکارێنن پەینی ئاوێتەیە پەینی مرەکەبە ئاوێتەیە کە نایترۆژین و فۆسفۆری تایە اینجا ئەو وەختەی کە تۆ پەینەکە بەکاری یێنی ئەبێ ڕێژەکەی وەرگریتەوە بزانی مەسن بۆ نمونە پەینەکەی تۆ یۆریایە کە لە 46 نایترۆژینی تایە ئێمەش لە 46 نایترۆژینی تایە یعنی هەر 100 کیلۆ لە سەمادەکە 46 کیلۆی نایترۆژینە یعنی ئەبێت تۆ بە ڕێژەی وەریگریتەوە بۆ ئەوەی 30 کیلۆ نایترۆژینەکە دەستکەوێ عادەتەن ئەم پەینە ئەم سێ پەینەش لەبەرەوەی کە قابلیەتی توانەوە و جوڵەیان لە ناو خاکە جیاوازە کاتی پەینکردنەکەشیان جیاواز ئەبێ بۆ نمونە نایترۆژین لەبەر ئەوەی کە زوو ئەتوێتەوە ئەبێ تۆ لەگەڵ گەنمکردنەکە نیوەی پەینەکەی پێوەکەی نیوەی پەینەکەی پێوەکەی نیوەکەی تریشی دوایی پێوەکەی دوای 45 ڕۆژ یعنی تقریبان ئەکەوێتە مانگی سەرەتای مانگی دووە و کۆتایی مانگی یەک یا ئەو ناوانە کاتێک کە بڵێن گەنم گەشە ئەکاتەوە سەرما نامێنێ چونکە زوو ئەتوێتەوە لە ناو خاکە دا ئەشۆرێتەوە ئەچێ بەناو خاکە بۆیە لە کاتی گەشەی دووەما پێویستە وەجبەی دووەم بکەیت بەڵام بە پێچەوانەوە فۆسفۆر و پۆتاسیۆمەکە لەبەرەوەی کە توانەوەیان کەمە و جوڵەیان لە ناو ڕووەکە کەمە ئەبێ بە یەکجار بەکاریان بێنی لەگەڵ گەنمەکە چانی گەنمەکە بەکاریان بێنی لەگەڵ گەنمەکە تێکەڵی ئەەکەیت و ئەیوەشێنی تەمان وتمان نیوەی نایترۆژینەکە لەگەڵ هەموو فۆسفۆر و پۆتاسیۆمەکە ئێستا زیاتر جوتیارەکان فۆسفۆرەکە یەکسەر بە تەواوی پێوە ئەکەن ئێستا زۆر جار ئەو سەمادەی تریش بەکارێنن ئەو سەمادەی تریش دووبیستە ڕوسیەکە لەبەرەوە بێجگە لە نایترۆژین و فۆسفۆرەکە کبریتیشی تایە کە کبریتیش وەکو مادەیەکی پاکشگەرە کاریگەری هەیە بۆ سەر هەندێ لە نەخۆشیەکان وەکو پێشتر باسمان کرد بە تایبەتی کرمی ڕیشە کرمی ڕێگی گەنم ئەو کرمە سپیە چەند دیاردەیەکی تر کە پێویستە ئاماژەی پێ بکەین و ئەمانە زۆر جار ئەبینین براجوتیارەکان لەوە دوای ئەوەی کە گەنمەکە ئەدرونەوە ئەچن کێڵگەکانیان ئەسووتێنن بە حکمی ئەوەی کە گوایە دوایی ئەرزەکە بۆش ئەکات و ڕێکی گەنمەکە بۆش ئەکات و ئەبێتە هۆی لە ناوچوونی گەنمەکە بەڵام باشتر وایە لە زیاتی ئەوەی کە بیسووتێنن یا ئاژەڵی تێکەن یا کۆیکەنەوە چونکە لە ڕاستیە سووتانی ئەم پوش و پەڵاشە لە ناو کێڵگەکە بەدەر لەوەی کە بڵێن هۆکاری تریشی لێ ئەکەوێتەوە وەکو سووتانی باخ وەکو زەردانی چەند شتێکی تر یا بە باخ و گەنم و زەراعەتی دراوسێکەت ئەمە ئەبێتە هۆی کەمبوونەوەی مادەی ئۆرگانی لە ناو خاکەکە چونکە ئەو پاژماوەی پوش و پەڵاشە هەمووی مادەی ئۆرگانیە و بە مروری زەمن بە درێژایی ڕۆژگار مادەی ئۆرگانی لە ناو ئەرزەکە زیاد دەکات ئەمە خاڵێکی تریشی کە تۆ ئەیسووتێنی ئەو زیندەوەرە بچووکانەی کە پیان ئەوترێ مایکرۆ ئۆرگانیزم ئەمانە لە ناو ئەبەی کە ئەمانە خۆیان لە خۆیاندا بوونیان لە ئەرزەکە زۆر پێویستە چونکە زیاتر مادە خۆراکیەکان شی ئەکەنەوە ویان لێ ئەکەن کە بە ئاسانی لە بەردەستی ڕۆکەکە بێ بۆم ژین
خاڵێکی تریش کە باسی بکەین مەسلەی مەسەلەن گوڵکردنی گەنمە مەسلەی گوڵکردنی گەنمە تەمەەن گەنم یەکێکە لەو ڕوەکانەی ئەتیادی گوڵی هەیە بەڵام ئێمە گوڵەکە هەستی پێ ناکەین بۆیە هەستیشی پێ ناکەین چونکە گوڵەکە لە ڕووی جنسیەوە لە ڕووی جنسیەوە گوڵێکی تەواوی هەیە یعنی ئەندامی نێرینەوە ئەندامی مێینەی هەردووکی تایە و کاتێکی هەستی پێەکەین کە گوڵەگەنمەکە سێرەکەی لە کاتی پێگەیشتنیا بڵێن ئەندامی نێرینەکەی پێوە شۆر بۆ تۆ زۆر بە ئاسانی هەستی پێەکەی کە لە ماوەی 20 ڕۆژە پیتانەکە ڕووە لە خوارەوە بۆ سەرەوەی گەنمەکە بەڵام لە ڕووی پێکهاتەوە نوقسانە لە ڕووی چونکە گوڵی تەواو هەر گوڵێک کە تۆ ئەیگری ئەگەر گوڵەکە تەواو بێ ئەندامی نێرینەی تایە ئەندامی مێینەی تایە لەگەڵ گوڵە ڕەنگاو ڕەنگەکان و لەگەڵ کاسە بەرگەکانە ئەم گوڵە ڕەنگاو ڕەنگەکان و کاسە بەرگەکانی تیانە بۆیە لە ڕووی پێکاتەوە نوقسانە بەڵام لە ڕووی جنسیەوە لەبەرەوەی کە ئەندامی نێرینەوە ئەندامی مێینەی تایە بە گوڵێکی تەواو دائەنرێت. خاڵێکی ترکە ئەمانەوێ باسی بکەین زیاتر ئەو دەردەکشت و کاڵیانەیە کە تووشی گەنم ئەبن کە جێ خۆیەتی باسییان کەی لەبەرەوەی کە وەکو باسمان کرد گەنم بەرهەمێکی سەرەکی ناوچەکەیە تەمەەن ئەو نەخۆشیانە هەندێکیان نەخۆشی کەڕووین هەندێکیان نەخۆشی مێروین هەندێکیشیان قرتێنەرەکانن نەخۆشە کەڕووەکان کە زیاتر لە منتیقەکە نەخۆشی ژەنگەکانە لەگەڵ نەخۆشی کوێروە کە ئەمانەش جۆرێک لە کەڕوەکان هۆکارەتی پێ ئەوترێ کەڕوە بازیدیەکان کە تووشی گەنم ئەبن ژەنگەکان بە هەموو جۆرەکانەوە ژەنگی سوورە ژەنگی پرتەقاڵیە ڕەشە ئەمانە هەموو تووشی گەنم ئەبن زائدەن کوێرو کە نەخۆشیەکی کەڕووی سەرەکیە تووشی گەنم ئەبێ بە تایبەتی لە وەرگرتنی گەنمە ئەگەر ڕێژەکەی هەتاکو لە سایەکیش بێ گەنمەکە ڕەفزەگرێ لە ڕاستیا چونکە کاریگەری هەیە بۆ سەر نەزۆکی و بۆ سەر تەندروستی ئینسان بۆیە باشتر وایە ئەو گەنمانەی کە تۆ ئەیانچێنی لە سەرەتاوە بیری لێ ئەەکەیتەوە دەرمانی کەڕوویت کردبێ کە زیاتر ئەو دەرمانش بەکارێنن ڕاکسێل بەکارێنن کە کیلۆنیوێکی بۆ تەنێکە بەکاری ئێنن لەگەڵ چاندنەکە پێش چاندنەکە پێش چاندنەکە تێکەڵ یەکەن بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ لەبەرەوەی کە دەرمانی کوێر و دەرمانێکی کەڕوویە بە شێوەی تۆزە دەرمانە کەڕوویەکانیش ئەگەر کاریگەریان لە دەرمانەکانی تر زیاتر نەبێ کەمتر نییە بۆیە لە کاتی دەرمانکردنا تۆ ئەبێ ڕەچاوی خاڵە تەندروستیەکان بکەی وەکو دەستکێش و وەکو جسمە وەکو جلی تایبەتی وەکو دەمامک و ئەمانە چونکە بەڕاستی زۆربەی کەڕوەکان نەخۆشی درێژخایەنیان بەدوایەوە بە تایبەتی ئەمانەی کە تۆزن و لەگەڵ هەناسەدانە هەڵیان نەمژی ئەمە یەکێکە لە نەخۆشیەکان کە ئەبێ زۆر بە وردی ئاگات لێ بێ خۆشبەختانە ئێستا جوتیارەکان ڕعایەتی ئەمەیان زۆر کردووە هەر کەسێک کە گەنم ئەکە هەر کەسێک کە گەنمەکە بڵێن ئەم ڕاکسێلە یا ئەم دەرمان کوێروەی لەگەڵا بەکارێنێ کە ئەمەش توشبوونەکەی یا لە ئەرزەکایە یا لەگەڵ شەتڵەکە گەشەکە یا لە کاتی گوڵکردنا تووشی ئەبێت بۆیە تۆ ئەبێ زۆر بەوردی ئاگاد لێبێ نەخۆشیێکی ترکە لە منتیقەکە بە زۆری هەیە بڵێن بۆ نمونە نەخۆشی قرتێنەرەکانە کە وەکو مشک زۆرجار لە کێڵگەکانە ئەیبینین ئەمیش دەرمانی تایبەتی خۆی هەیە بەڵام باشتر وایە ڕۆژێک پێش ئەوە براجووتیارەکە بچێ بە ناو کێڵگەی کەنمەکە بگەڕێت چی کون لە ناو کێڵگەکایە هەمووی بشێلێ بۆ ڕۆژی ئاتی کەیەتەوە هەرکامێکیان کراوە بن باز بن کراوە بن ئەمانە فۆسفیدی زینگ هەیە لەگەڵ گەنمە تێکەڵی ئەەکەن ئەمە بە کەوچکێکی چێشت بە کەوچیەک یا بە شتێک کە دەستێکی درێژی هەبێ تەمیش تەمان ئاگاد لێ بێ ئەمە زۆر ترسناکە ئەگەر بچێتە لەشی ئینسانەوە خڕۆکە سوورەکان شیە کاتەوە هەر زۆر مەترسیدارە بۆیە پێویستە تۆ زۆر بە حەزەرەوە بەکاری بێنی بیکەیتە ئەو کونانەوە کە ڕۆژی پێش و شێلاتەوە ڕۆژی دوایی
کراونەتەوە کە ئەمەش چارەسەرەکەی زۆر ئاسانە بەڵام گرنگ ئەوەیە تۆ ڕعایەتی لایەنە تەندروستیەکە بکەیت. خاڵێکی تری بڵێن نەخۆشیەکان لە ڕاستیە ئەم کرمی سپی ڕیشەیە کە ئەم کرمە خۆی قالۆنچەیەکە سووری ژیانی بە 3 ساڵ تەواو ئەکا. لە ساڵی یەکەمە قالۆنچەکە کەیەتە دەرەوە لە مانگی 5 لە سەرتاوە لەسەر شیلەی گوڵان و لەسەر گەردەگوڵ و لەسەر گوڵی ناسکو ئەمانە حتا جاری وا هەیە گەنمیش کە وەختێ نەرمە ئەژی دوای ئەوە نێرومیەکەی جوو دەبێ گەرادا ئەنێ گەراکە ئەمێنێتەوە لە وەرزی لە هاوینا بە وشکی هەتاکو ئەتروکێ کە تروکە باران ئەبارەی یەتە سەرەوە لەسەر ڕێک ئەژی ئەو فترەیە لە مانگی بڵێن 12ەوە هەتاکو مانگی کۆتایی نزیکەی 2 و ئەناوە زەرەرەکەی خۆیان دوایی کە پلەی گەرما بەرزە بێتەوە ئەچێتەوە خوارەوە ناو قۆزاقەیەکی قوڕین کە خۆی دروستی ئەکا. ئەم 2-3 ساڵە بەو شێوەیە لە ساڵی سێهەمە لە مانگی 5 کە یەتە دەرەوە جارێکە سووری ژیانی دەست پێ ئەکاتەوە کە ئەمە باشتر وایە وەکو ئاماژەمان پێکرد کە ئەم جوتیارەش تەجروبەی کردبوو ئەم سەمادە دووبیستە رووسیە باشە چونکە کبریتی تایە پاکشکەرە. ئەگەر ئەمەش نەبوو دەرمانێکی تر هەیە کە دایازینۆنی دەنکۆڵەیی پێ ئەوترێ کە ئەمە کیلۆیەکی بۆ 2 کیلۆ لەگەڵ گەنما ئەتوانی بەکاری بێنی کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بۆ سەر لە ناوبردنی مێرووەکە کە ئەمەش لە زۆر شوێنە هەستی پێ ئەەکەی دوای ئەوەی کە گەنمەکە ئەڕوێ پەڵەی نەڕواوی تایە حتمما ئەگەڕێتەوە بۆ بوونی ئەو کرمە تایە کە قالۆنچەکە وەکو باسمان کرد قالۆنچەیەکی مەیلە و قاوەیە خاڵێکی چوارگۆشەیی لە پشتیەوە هەیە بەڵام کرمەکە کرمێکی سپی شێوە کەوانەیە کە وردە بڵێن لە ساڵی یەکەمەوە هەتا سێم بەرە گەورە ئەبێ هەتاکو ئەبێ بە کرمێکی تەواو. بەدەر لەمەش دیارە مێوی سوونیش ئەوە هەموو ئەزانین کە نەخۆشیەکی کوشندەی تری مێرویی کوشندەی تری ناوچەکەیە کە چەند ساڵێکە جوتیارەکان گیرۆدەی دەستی ئەم مێرۆن لە ڕاستیە ئێستا لە منتیقە شاخاویەکانە لە سووری متبوونایە ئێستا لەم وەرزە لە ناوچە بەرزایەکانەوە یە بۆ قەتپاڵی شاخەکان بۆ نمونە دوێنێ بە ڕێژەیەکی زۆر لە زۆر شوێنە ئەبینرا بە تایبەتی لە بنارەکانە کە ئەمەش دیارە لە لووتکە بەرزەکانەوە دا ئەبەزێ بۆ بناری شاخەکان شوێنە هەتاوەکان کە زستان بەسرە بە هەتاکو لە مانگی کۆتایی سەرەتای سیا ئەم جارە یەتە خوارەوە بە ناو کێڵگەکان ئەمیش چارەسەری تایبەتی خۆی هەیە لە کاتی توشبوونیە. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگەی ئەم جارەی بەرنامەکە تا بەرنمەیەکی تر و چاوپێکوتنێکی تر خواتان لەگەڵ خواحافزان.